ئەگەر پێت خۆشە ئەگەر حەزەکەی خوا بتپارێزێت لە شەڕ و دەرد و بەڵا ئەوە نهێنیەکان بپارێزە. هەندێک نهێنی هەیە بی بە ناو گۆڕەوە لەگەڵ خۆتە. ئینسان کە دەمی خۆی نەپاراست تووشی کێشەی زۆر گەورە دەبێت. کاتێکە پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەر بێ خەوی بینی، باوکی سەلامی خوای لەسەر بێ یعقوب سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئەم خەوا بۆ براکانت باس نەکەی. لە کاتێکە تەنها خەوێکە خەو نەهاتۆتە دی، نەهاتۆتی دی کە براکانی و دایک و باوکی سەجدەی ڕێزی بۆ بەرن، تەنها خەوێکە لە مناڵیە بینیوێتی، بەڵام دەفەرمێن نەچی خەوەکانت ئەم خەوە بۆ براکانت باسکەی چونکە پیلانت بۆ دانێن و حەسوودیت پێبن. لە کاتێکە خەونیەکە بۆیە هەندێک خەونی خۆیشت هەیە، هەندێک شتی خۆت هەیە، پێویست ناکە بە خەڵکی ڕابگەینی. بۆیە کاتێکش کە دوای سەرنجامەکەیمان بینی پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەر بێت تووشی چەندێک ناخۆشی و ناڕەحەتی بوو. حەسادەت دەدێکی کوشندەیە. بۆ یەگەر پێت خۆشە پارێزراوبی نهێنیەکانت بپارێزە. ئیمامی عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت سرك أسيرك فإن قلت به صرت أسيره. أسير چی ئەسیرە لای تۆ، کێ بەندە لای تۆ، کێ سجنە لای تۆ؟ ئەو قسانەی کە نهێنیە، نهێنیەکانی خۆت لای خۆت سجنە، سجن کراوە، بەڵام کاتێککە دەرت بڕی خۆت ئەبیتە ئەسیر، خۆت ئەبیتە سجن. بۆیە دەمی خۆت بگرە و سڕ و نهێنیەکانی خۆت بپارێزە و لە خەڵکیش بێ منەت بە. ئەها زۆرجار قسەی لە دەمان دەرەچێە تەلەفۆن بۆ کابراکردن بۆ خاتی خوا باسی نەکەی، دوای ماوەت ڕێنە بۆ خاتی خوا باسی نەکەی، لە مەجلیسەکە پێڵێن باسی نەکەی، ئەمانەت بێ. ئیتر تۆ داماو ئەوی بەدەست ئەم قسەیەوە هەر جانەجارێ ئەترسی ئەم پیاوە ئەم نهێنیە باسکە، ئەم ئافرەتە نهێنیە باسکە، ئەبیتە ئەسیری ئەو قسەیە کە لە زمانت دەرچووە، بۆیە ئەو ئەسیرە لای تۆ. بەڵام کاتێک کە ئەو نهێنێ دەربڕی خۆت ئەبیتە ئەسیری ئەو داماو دەبی بەدەستیەوە. ئەو کاتە لەوانەیە ئەو کەسە کەسێکی باش نەبێ هەڕەشەت لێ بکات بەو نهێنیە، تۆش داماو بیت. بۆیە ئاگداری خۆت بە ئەو نهێنیانەی کە هەتا ئەگەر دەتەوێت لە دەرد و بەڵا و سەر ئێشە و کێشە و مشکیلەت دووربی، کۆمەڵێک نهێنی تایبەتی خۆت هەیە بە کەسی باس مەکە، حتا بە خێزانی خۆت، خوشکی بەڕێزم حتا بە پیاوی خۆت، بۆ کەسی مەگێڕەوە. با لەناو دڵی خۆتا بێ هەڵی گرە بۆ ناو گۆڕەکەت، ئیتر بێمنەتی لە هەموو خەڵکی، نە لە خەڵ دەپاڕیتەوە، نە تکاو ڕەجا لە خەڵ دەکەی، نەدەسی خەڵکی ماچ دەکەی بۆی کە ئەم قسانە باس ناکات. کەواتە هەرچەندە سیقەت بە خەڵکی هەبوو، نهێنیەکانی خۆت بۆ خۆت هەڵگرە، نهێنیەکانی ژیانی خۆت هەڵگرە بۆ خۆت. ئیمامی حوزەیفەی کوڕی یەمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی کۆڵێ منافقی پێوت، فلان و فلان و فلان منافق. ئیمامی ئەبوو حوزەیفە ڕەزای خوای لێ بێن بە ئیمامی ئەبوو عوبەیدی کوڕی جەڕاحی نەوت کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەمینی ئەم ئومەتە ئەبوو عوبەیدەی ڕەزای خوای لێ بێ، بەڵام باسی نەکرد بووی. بە چوار خەلیفەکەی نەوت، بە یەک سەحابەی نەوت فلان و فلان منافقە. ئەو نهێنی پاراست بۆی لە دەرد و بەڵا و شەڕ و ئاژاو و دوور بێ و پارێزەری ئەو نهێنێ بێت. کەواتە تۆش ئەگەر پێت خۆشە پارێزراوبی، دوای خەڵکی نەکەوی و منەتی خەڵکی هەڵنەگری، دەمی خۆت بگرە و سەرە سەلامەتە بێ، لە دەرد و بەڵا و کێشە و مشکیلە بە دوور ئەبی بە ئیزنی خوای گەورە.